سڵاوتان لێبێ ئەزیزان و خۆشەویستانی گەڕیان میدیا بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ بەرنمەیەکی جیاواز لە بەرنمەکانی دیکە ئەمڕۆ پیشەمان نییە لەبەر ئەوەی هەشتی مارسە بەبوونی هەشتی مارسەوە بەرنمەیەکی زۆر بە تایبەتمان هەیە بۆیرە کۆمەڵە خانووی دەستڕەنگین لێرەن و هەشتی مارس پیرۆز دەکەم یەکەم جار لە دایکم دوای لە هەموو ئافرەتانی دنیا. اگر میلت هست با میلت تاسا اگر کی توی بر والا جاسم اگر کی توی بر والا جاسم بەڵێ خۆشەویستان ئێستاش لێرە کارجەسانە لایە کە بەڕاستی لە هەموو کۆنەکانات دەستی دیارە ئەمڕۆ لە ماڵی سۆفی کەریم هەرێک چالاکی هەیە لێرە ئەمانەیە بڵێین کارجەسەکان سڵاوتان لێبێ پیرۆزبایی لە هەموو خوشکانمانەکەم لە دەستەکانمان لە کەسب کارمان لە دایکان لە خوشکان لە ئێوە لە کارمەندە شتەکانی گەڕیان میدیا بەڕاستی کارمەندە کچەکان سپاسان دەکەم ئەم ڕۆژەتان پیرۆز کارجەسەکان وەکو هەموو ساڵێکە بۆنەتان هەیە ئەمڕۆ ئەو چالاکیانە کە لێرە ئەیکەن چی؟ لە ڕاستی ئێمە هەموو ساڵێک ڕۆژی ژنانمان پیرۆز کردووە لەبەر ژنان بەداخەوە لە یەک ڕۆژیان بۆ دیاری کراوە کە هەشتی مارسە ئێمە وەکو کۆمەڵی هونەری میلی ئەم ساڵ لەگەڵ ماڵی کلتوری سۆفی کەریم گەڕیان میدیا و قوتابخانەی جونێر ئەم چالاکیمان ڕێخستووە پێشانگای شێوەکاریە پێشانگایشی دەستی خانمانە لەگەڵ یا گۆرانی و مۆسیقا و شعر و ئاهەنگی ڕازاوەیە. کارجەسەکان ئەگەر دڵی خاتوونەکە و ئێشان دووە لێرەوە چی پێڵێی؟ لێرە پێڵم داوای لێبوردنەکەم کە پەیوەندیەکە زۆر جوابم نەیاتەوە لەبەرەوەی بەخوا لایف بکەش قوربان کارجەسەکان بەڵێ خۆشەویستان لەگەڵمان بن ئەچینە لای کاگۆران کاگۆران گەس باو لێرە چا بەخێر بێ ناخوا ئەمڕۆ هەشتی مارسە لە هەشتی مارسا چی هەیە بۆ ژنان؟ پیرۆزبایان لێکم و هیوای تەمەندرێژی و هیوادارم هەموو ساڵێکیان پڕ لە خۆشی و شادی بێت. پێت وایە یەک ڕۆژ بەس بێت بۆ ئەوەی کە ڕۆژی ژنانکەینەوە؟ نا یەک ڕۆژ بۆ ژنان بەس نییە بۆ من هەموو ڕۆژێ ڕۆژی جەژنی ژنانە لای من داواکەم. لەم ڕۆژەیە چی هەیە بۆ خانمان؟ وەڵام من پیرۆزبایان لێکم هەموو ساڵێکیان خۆشی بێ پڕ بێ لە خۆشی و شادمانی بۆ هەموو لایەکیان. لێرەوە چی بە خاتوونەکە وەڵێی؟ شەڕی بۆ ئاشتی گەرەوە نا پیرۆزبایی لێکم بەختەوەر بێ ئینشەڵڵا تەمان ژن نیوەی ژیانی ئینسانە ئەگەر ئەم دنیایە ژنیتیانە بیانی هیچ لەبەرەوە ژیان بە ژنەوە خۆش پیرۆزباییان لێکم. کاک ئالانگیان تۆ چی هەیە لە ڕۆژی ژنان؟ منیش بەلای خۆمەوە پیرۆزبایی دەستەنجام ژنانی کوردستانەکەم هیوای تەمەندرێتی بەختەوەریان بۆ خواست. چی هەیە بۆ خاتوونەکە؟ من لێرەوە پێڵێم تەمەندرێت پێت خۆش بوو. بەڵێ ئێستاشێکێ لە هونەرمەندەکانمان لایە بزان چی هەیە لە ڕۆژی ژنانە؟ سڵاو لەبێ؟ سڵاو لە تۆژ یەخوا بەخێر بێن سەر ئەو چاوانە کاک سۆران چیت هەیە لە ڕۆژی ژنانە؟ ئەمڕۆ پیرۆز دەکەم لە هەموو خوشکانی ئازیز لە هەموو ئافرەتێک لە دایکان پیرۆزبایی هەشتی مارسیان لێکم هیوام سەرکەوتن و دڵخۆشیان ئینشاءالله. چیت هەیە بۆ خاتوونەکە لەم ڕۆژێ؟ لەم ڕۆژەیە من پیرۆزبایی لە خێزانی خۆشەویستمەکەم لێرەوە ڕێزمێ بۆی چاوی ماچەکەم. زۆر سپاس دەستەکانە خۆش بێ کاک سۆرانگیان. بەڵێ خۆشەویستان ئەم ڕۆژ خانمێکی دەستڕەنگینمان لایە کە هەموو کاڵوتمانە خانمان جێدەستیان دیارە حەزمان کردو ئەو خانمانە بدوێنین کە پیشێکی تایبەت بە خۆیان هەیە ئێستش خاتوو ژیکاڵمان لایە. سڵاو لێبێ خاتوو ژیکاڵ. سڵاو سەر چاوەکانمیان خانگیان بەخێر بێت. زۆر سپاس. ئەکرێ بزانین ژیکاڵ کێیە؟ من ژیکاڵ وەکو خاتوونێکی شاری سلێمانی هەم وەکو خاتوونێکی دەزڕەنگین هەم وەکو خاتوونێکی شاعیر هەم وەکو خاتوونێکی هونەری و ئەمڕۆ لەم ڕۆژە پیرۆزەشە بەشداریم کردو کە ڕۆژی ژنانە. چیت هەیە لە ڕۆژی ژنانە؟ چی هەیە بۆ خانمان؟ سەرەتا پیرۆزبایی ڕۆژی ژنان دەتۆ لە هەموو خاتوونێک ئەەکەم خاتوونی کورد خاتوونی تایبەت شاری سلێمانی ئەەکەم و هیوادارم ژن جەریء بێ ژن هەمیشە هەوڵ بە بەکارەکانی خۆی بە ئازایەتی خۆی بیسەلمێنە کە ئێمەش بوونمان بگرێت لە پیاو زیاتر بێ کەمتر نییە. ژیکاڵ خان وەک دەزانین تۆ خانوویەکی دەزڕەنگینی لەگەڵ ئەوەشا شاعیرین ئەتوانی ئەمڕۆ کورتێ شعرمان پێشکەشکەی لەم ڕۆژەیە کە ڕۆژی ژنانە؟ بەسەر چاو من طبعا کە شعرەکانە نووسم لەژێر نازناوی فێنک
کە ئەو ناوە هەڵم بژاردۆ بۆ خۆم بەسەر چاو ئەگەر چی دەرگای ئومێدت بەسەر دڵێکی بێگەردا داخستووە بەڵام هێشتا لەو دی و دەرگایە و گوێچکەی بۆ فەرمیەکەت هەڵخستووە لە خۆت بایی مەبە کێ وەک من تۆی خۆشویستووە تۆش ڕۆژێ دەمریت بە شێوەی من دەسووتەی جارێ هیچ لە ئاگری جەهەنەمت بیستووە جەهەنەمت بە من خۆش کردووە ڕۆژێک دێ جەستەی خۆشتی تیا ئەبینی بە شێوەی من سوتاوە و ئەو کاتە کە ئەزانیت چ خۆشەویستیەکەم بە تۆ بەخشی هیوادارم بە دەستەکانە خۆش بێ خاتوژی کاڵگیان لە کاتمان گرتی دەستەکانە خۆش دەستی ئێوەش خۆش بێت بەڵێگەن و جۆوە پشتێنێ دەکارم لە کراسەکەی تۆوە پشتێنێ دەکەم لە کراسەکەی هەی بێنە بێنێن کەژاڵە بێنێن هەی بێنم بێنێن کەژاڵە بێنێن یارم ناڵایە دڵی مشکێنێن ئەو چەنداڵایە هەی بەیخەڵەتێن بەڵێ ئەزیزان ئێستش کاک ئێماتمان لایەک لە ڕۆژنامە نووسە چالاکەکان سلااو لێ بکات باو لە تۆش باشیت سپاس لە ڕۆژی ژنانە چیت هەیە بخانمان وەڵای پیرۆزبایی لە هەموو خانمێک دەکەم لە ڕۆژی هەشتی مارس هیوادارم کە چیتر کۆمەڵگا کێشەکاری بەرامبەر بە ژن نەکات چونکە بوونی ژن گرنگە ئێمە ئەومان لە ژن بووین نابێ هیچ کاتێک تندوتیژی بەرامبەر بە ژنان بکەین و هیوادارم خانمانی کوردستان زیاتر بەرەو پێشەوە بڕۆن لە بواری میدیا و لە شوێنە گشتیەکانە کە وەک فەرمانبەر کار دەکەن یان ئەوانەی کە لە پڕۆستەی سیاسیا کار دەکەن. بەڵێ کاک ئێمات ئەکرێ ئەوە بپرسم وەک ڕۆژنامە نووسێکە خۆ لە بوارەکەیت ئەم دیاردانەکە زۆر بۆ ژن کوشتن و ئەو شتانە ئەبێ هەوکار چی بێت؟ ئەم حاڵەتی کوشتنی ژنان تەنها لە کوردستانە نییە وڵاتمان هەیە باشە یعنی زۆر 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 لە کوردستانە ئافرەتی تیا دەکوژرێت ئەمە تەنها کوردستانی نەگرتوێتەوە بەڵکو پەیوەندی بە هەموو جیهانەوە هەیە ڕەنگە ئافرەت هەندێک شت هەیە بیکات بۆ کۆمەڵگایە نەگونجێت ئەمەش کەوا دەکات تندوتیژی بەرامبەر بە ژن بکرێت بەڵام من پێم ناخۆشە حەز ناکەم حەزەکەم ژن ئازادی ڕەهای هەبێت حەزەکەم ژن لە کۆت و بەندی دابوونەریتی کۆمەڵاتی قوتار بکرێت دەستەکانە خۆش بێن ئەزیزان ئێستش کۆمەڵی هونەرمەند لێرن کە لە بەیانی و گۆرانی ئەڵەن و چەند چالاکیەکیان هەیە ئەمانەیە بزانێت چیان هەیە بۆ ڕۆژی ژنان سلااو لێبێت سپاس لە ڕۆژی ژنانە چی تێ بخانمان وەڵای سەرکەوتوو بن ئەرەوەڵە گۆرانی شتێکڵی گۆرانی نا بەزە نقطەیەکی باوکم لایە خوا ئەفریقا لە خەسەخانە بوو خوشکێکی باوکم دکتۆر بووە کشەکانیان بڵم منیش ئەقلم بەوە ناشکە تم باوکە ناو چێوتی ئەخۆڕێ بەسەر کوڕی ساڵی ئیسماعیل بۆ نازانێ ناوەکەی چییە دەستەکانە سلااو لێبێت سڵاو لە جەنابیشتان ئەمڕۆ هەشتی مارسە ڕۆژێکی زۆر تایبەتە چیت هەیە بۆ خانمان لەم ڕۆژەدا وەڵاهی من پیرۆزبایی لە هەموو ژنانی گیانەکەم بە تایبەتی کوردستان زۆر زۆرم پێخۆشە هەموو ساتێک و هەموو دەقەیەک ژنان لە خۆشییا بن لەبەر ئەوەی ئەتوانم بڵێم ژیان بەشێکن لە ژیان من تەواو وەڵی پێم خۆشە ژنان سەرکەوتوو بن لە ژیانە چونکم بەڕاستی ژنان وەکو عەرزم کردی بەشێکن لە ژیان پێم خۆشە ئەوان جێی دەستی خۆیان دیارکەن نەک بۆ هەشتی مارس بۆ هەموو سەعاتێک دەستەکانە خۆش بێت سپاس ئەتخواتی لەمە بەرزشی سلااوت لێبێت سەرچاو بەخێر بێن لە هەشتی مارسا چیت هەیە بۆ خانمان وەڵام من پڕ بەدڵ پیرۆزباییان لیەکەم و هیوادارم هەر سەرکەوتوو بن و لە خۆشییا بن و من هیوادارم ئیتر تندوتیژی بەرامبەر بە ژنان کۆتایی پێبێ و دەستەکانە خۆش سپاس
سڵاوت دەبێت سڵاو لە ئێوەش لە ڕۆحەکەم ڕۆژی هەشتی مارسا چیت هەیە بخانمان من پیرۆزبایەکی گەرم لە ژنانی کوردستان بالئەخازەوە و کوردستانی لە عام هەموو عالەمش من ئەڵێم خاک یعنی ئافرەتشی یعنی خاک پیرۆزبایەکی زۆر گەرمیان لێ یەکەم من بە دڵی خۆم گۆرانیشان پێشکەشەکەم ئەم شەوتانیام ئەیکە خۆشە باڵ بگریت و بگەیتە لام ئەم شەوتانیام ئەیکە خۆشە باڵ بگریت و بگەیتە لام واتەنیایی ئەم سووتێنێ خێراکە و بگافریام واتەنیایی ئەم سووتێنێ خێراکە و بگافریام دەستەکانێ خۆش بێ و دەمێ نەرسێ ببێنە بۆمان سڵاوت لێبێت سڵاو لە جەنابێشێ لە هەشتی مارسا چیت هەیە بخانمان منیش وەکو ئەم ئازیزانەی ئێرە خۆشحاڵم لەم کات و ساتە کە ئێمە یادی ڕۆژی ژنانەکەینەوە ئەم کات و ساتە بێتە ئەوەی کەوا دەرگایەک گواڵا بکەین کاریگەرانە ئێمە بتوانین خزمەت بە هاوسەرەکانمان بە خوشکەکانمان بە کچەکانمان بەسەرانسەری کش و ژنی کوردستان ئەمە بکەین بە شێوەیەکی کردداری هەر بەدەم نەبێت ئێمە وەک ئەدیب وەک شاعریا وەک نووسەر دەفمان دەنگ نا ئەم دەنگ نەدانەیە بۆتە هۆکاری ئەوەی کەوا ژن نەگاتە ئەو مەرامانەی کەوا ئەیەوێ هیوادارم لەمە دوا وردە دەوڵەت و حکوومەت و لایەنەکان بیر بکەنەوە مافەکانی ژن بپارێزن لەگەڵ ئێمەشدا دەستەکانێ خۆش بێ سپاس سڵاوت لێبێ هەشتی مارسا چیت بۆ خانمان بۆ خانمان پیرۆزبای یەکەم لە هەموو ژنانی وڵاتم هیوادارم ئەم پیاوان هەم ژنان بتوانن پیاچوونەوەیەک لە کولتوری تەوامل لەگەڵ یەکتر بیکەن نەتەوەکەمان هەروە پێویستمان بە گۆڕانکاری زۆرە و هیوادارم ژنانیش هەوڵی ئەوە بدەن کە زیاتر خۆیان ڕێکخەن خۆیان بکەن بە سیستەم کولتوری بە جوورێک لە جوورەکان دەسەڵاتداری ژنیش لە وڵاتی ئێمە پێش بکەوە ئینشاڵڵا دەستەکانێ خۆش بێ و سلام علیکم خەڵکی ئێرە من لە ئێران لۆرستان هاتمە خۆڕەماباد چه ئەوانەی ئەوێ سەوتیان خۆشە گۆرانی بۆڵی گۆرانی ڕۆژی ژنانە دڵم نەشکێنە روز زن 8 مارس به شما تبریک میگم همونطور که ما میدانیم در طول تاریخ ستم زن زیادی بر زور بر زنان رفته است مرسی گۆرانی مناڵی آره به زبان گوجم بلدم لوری کشکل شیرازی جونم دوتی یاد احنا بسونم بریده میاد او مسی تو داغم تو سیکی داغی اوم میوه خرم تو سهو باغی کشکل شیرازی که هونه بیمه یا و عشق تونه ملی و بیمه یم تقدیم به شما دستکان خوش مرسی قربان شما سلام خانم سلام چی هەیە بۆ هەشتی مارس منیش لە ئیران هاتمە بەخێر بەسەر چاومان نازانم قسە بەکەم کوردی بە فارسی بۆم لە هەشتی مارس پیرۆزبای بنێرە بۆ خانم پیرۆز بوو هەشت مارس مرسی خەڵکانی بەتوانە پێشنگ یادارم ئەو تێکستانی پێشکەشتانیەکەم سەرنجتان ڕابکێشە سوپاسدانەکەم کەمێک بەبێ دەنگیا و کارمان بێ ڕۆژی هەشتی مارس ڕۆژی جیهانی ژنان و ئافرەتان لە تەواوی ژنانی کورد و کوردستان پیرۆزەکەم هیوادارم ڕۆژێک بێ هەرگیز باسی کوشتن و سووتان و باسی ئازاردانی ژنان نەکەین ئەوەندەکەم بێتەوە
ئیتر ماندوو تەمەنێکە بە دیار تۆم خەریکە خۆم بیرچێتەوە دڵم بۆتە هەزار پارچە و بۆشم کۆ ناکرێتەوە چیرۆکی من لەگەڵ تۆیە پڕ لە دڵشکاندن ئەنجا زانم عیشق لای تۆ پارچەیەک بوو لە نواندن من کە هەموو کات لەلات بووم چەند ئازارم لەگەڵ چەشتووی بۆ چەند سەختی لەگەڵت بووم چرکەیەکیش جێم نەهێشتی بەڵامی تر بەرگە ناگرم و ڕست بووم لە درۆکانت ماندوو بووم لە خۆشویستنە بێزار بووم لە ئازاردانە من بەم هەموو سۆزەم و وات لێ کردوم ڕقم لێت بێ نامەوێت نزیک بی لەم حەز ناکەم کە گوێشم لێت بێ ناکرێ ئیتر نابێت چیتر هەرچی بکەی نابینەوە بەوەی جاران جارێکی تر لە هەشتی مارسا چیت هەیە بۆ خانمان؟ وڵی پیرۆزبایی لە خانمانەکەم هیوادارم خانمان هەر وەک ئێستا چۆن مافیان پێدراوە ئەو مافە بپارێزم دەستەکانە خۆش بێت سڵاو لێ بە خاکەنجان چیت هەیە بۆ هەشتی مارس؟ پیرۆزبایی هەشتی مارس لە هەموو ئافرەتانی جیهانەکەم بە تایبەتی کوردستان هیوادارم هەموو ڕۆژێکیان هەر خۆشی و ئازادی بێ و ئازادیەکانیش بە پێی سنوور بێ دەستەکانە خۆش باز بەخێر بێن سڵاو خاتون سەلامەتان هەیە لە هەشتی مارسا چیت هەیە بۆ خانمان؟ وڵا من نادانم بە کوردی باش بڵم بە فارسی هەڵم فارسی بەلەدی؟ بله 8 مارس روز زنان رو تبریک میگم به همه دختران جهان به ویژه دختران کردستان امیدوارم همیشه موفق باشن به جایگاهی که لیاقتش رو دارن برسن و بیشتر از قبل مورد احترام و توجه قرار بگیرن مرسی سلااو لە تۆش چیت هەیە بۆ خانمان لە ڕۆژی هەشتی مارس؟ پێشەکی بە خێراتتانەکەم پیرۆزبایی هەشتی باز ڕۆژی جیهانی ئافرەتان لە خۆم و لە هەموو ئافرەتانی کوردستانەکەم هیوادارم هەمیشە لە پێشەوە بن و سەرکەوتۆ بن زۆر بەڵێ خۆشەویستان ئەمڕۆ کۆمەڵی خانمی جوان کە بەجلی کوردی جوانەوە لێرە ئامادەن لە ماڵی سۆفی کەرم ئەمانە بزانین لە هەشتی مارسا چیان هەیە بۆ خانمان سڵاو لێ بەخاتن لە جەنابیشە ئەمڕۆجلی جوانە لەبەر کردو خۆ گۆڕە و چی و هەیە بۆ خانمانە ڕۆژەیە؟ وڵا پیرۆزبایەکی گەرم لە ناخی دڵمەوە بۆ هەموو خانمانی سلەیمانی و هەر چوار پارچەی کوردستان هیچمان پێشکەش ناکەین ئەم ڕۆژەیە؟ گۆرانیە شاعرێ قورانی نازانم شاعرێ شتێکی خۆش بەسەر هاتێ لەم ڕۆژەیە بوو بێت کابێت سەرانی چەند بیر نییە دەستەکانە خۆش خاتونجان سڵاو لێ بە خاتونجان لە ڕۆژی هەشتی مارسا چیت هەیە بۆ خانمان؟ وڵا پیرۆزبایی لە هەر چوارپارچەی کوردستانەکەم بە تایبەتی سلێمانی دەستەکانە خۆش سڵاو خاتونجان سڵاو گیانەکەم تۆ چیت هەیە لە هەشتی مارسا بۆ خانمان؟ من پیرۆزبایەکی گەرم لە هەموو ئافرەتانی جیهانەکەم و بە تایبەتی گەلی کورد هیوادارم مافی ئافرەت پێشێل نەکرێ و بۆ لەو ئێستا لە چاو جاران ئافرەت زۆر باشترین یعنی جاران زۆر پیا و تونند و تیژی بەرامبەر ئافرەتە کرد بەس ئێستا وان نەماوە دەخوا بە زیابێەوە ئیتر کەوتۆتە سەر ئافرەتیش یعنی ئەگەر ژیانی خۆش بێ و ناخۆش بێت
دەستەکانی خۆشخان زۆر سپاس مەمنون. ئەم خاتونە زۆر جا خۆی گۆڕێ سڵاو لێ بە خاتون گیان سڵاو لە تۆش بەڕێزم هەموو ساڵم یادێ ئەوە جۆن خۆتە گۆڕیت بەجلی کوردیەوە دەرەکەویت بەڵێ کاتە ڕۆژێکی پیرۆزدەدا لەم ڕۆژیا چیت هەیە بە خانمان وڵی هیوای سەرکەوتنیان بۆ خوازم و ئیشەڵا هەموو ساڵێ بەخۆشی ئەم ئازادیەمانی تێک نەچێ دەستەکانە خۆش سڵاو لێ بە خاتون وەک دەزانی ئەمڕۆ ڕۆژی 8 مارسە ڕۆژی جیهانی خانمانە چیت هەیە بۆ خانمان وڵای پیرۆزبایان یەکەم و هیوا وایە ئیتر بکوژی ژن تەواو بێ کۆتایی ژن لەوا نەمێنێ ئیتر ئەوە بە چاوێکی سوک سەیری ژن بکەن ژن زۆر لەوە گەورەترە کە ئەوان سەیریەکەن جا هاوسەرەکەشی لەگەڵای بزانم ئەمڕۆ هیچی بۆ هێناوە ئەمڕۆ هیچ سپرایزی بۆ کردی هیچ شتێکی بۆ هێنەی وڵای سپرایزەکەی ئێشتا نەهێنا سپرایزەکەی بۆ داوەتی هێرەی کردو دعوەتی کرد یعنی توی بیر بووە چۆن بمێنن بۆ یەک سڵاو لێ بکەن سڵاو لە جەنابیشە لە ڕۆژی جیهانی خانمانە چیت هەیە بۆ خانمان خانمان زۆر بەرزن ئەگەر ئێمە پێی بزانین ئێمە دایکمان خانمە خوشکمان خانمە خێزانمان خانمە ئەبێ ڕێزی خانم لەسەر سەر و لەسەر چاومان بێ من یەکیان خۆمم ئەوە پارچەیەک لە دڵمە پارچەیەک لە دڵ بژی سپاس دەکەم ئەی چیما پێشکەشەکەی خانمە کەشتی لێ و ئێمە شتێکی خۆشمان پێشکەش بکەین وەکو گۆرانی بێنە کتۆبە ئیتر گۆرانی بەزمۆم ناڵێت دەبا لەم ڕۆژە بۆ تۆ یڵێ ئەو تا خۆتی لەگەڵای حساب کە بۆ تۆ یڵێ ئێمە سەیرە بە سەیرتانەکەی چی پێشکەش کرد ئەو گۆرانانەی کە بۆ ئەوێڵیت کۆپلێکی بچووکمان پێشکەش گیانە دڵەکەم کڵۆکوێتی ئارەزووی تیری پەنجەی توێتی باشە باوانم دەکەم بۆ یەک دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس خۆشەویستان ئێستاشێکی لە پێشکەشکارەکانی کەناڵی گەڕیان میدیا پێشکەشکارێکە بەحسووکی ڕۆژهەڵاتە ئەمانەی بزانین چی هەیە لە هەشتی مارسە سڵاو حەمیدەخان سلام خاسن سلامەتن خاسنی خۆش بێخوا وەشە بێ یاخوا لە هەشتی مارسە چیت هەیە بۆ خانمان هەشتی مارس ڕۆژێکی تایبەتە ئێمە لە 365 ڕۆژ یەک ڕۆژمان هەیە بە ناوی هەشتی مارسەوە بەڕاستی ئەم ڕۆژە بۆ ئێمە زۆر گرینگە نەک ئەوەی هە جیاوازی ڕەگەزەکان دانین من حەزەکەم ئەم جیاوازیە لە بینمانە نەبێ وەکو ژن و پیاو بەڵام وەکو ئەوەی کە ژن دەرئەکەوێ لێرەوە پەیام بۆ هەموو ژنێکی کورد ئەوەیە کە بێدەنگی خۆی بشکێنێ بەڕاستی ژن بێت و ئەوەی کە لە دەرونیایە دەری بڕێ هیوادارم هەموو ژنانی وڵاتەکەم هەموو ژنانی کورد هەموو ژنانی جیهان سەرکەون نەک زاڵ بین بەسەر ڕەگەزی یەکتری ناو بێحورمەتیمان بێ بە یەک ئەوە جیاوازە چونکە ئێمە ڕۆژێکی تایبەتمان هەیە لەسەر بێدەنگی بشکینین بەناو 25 نوامبر ئەوە جیاوازە باسەکەی بەڵام پێم خۆشە لێرەوە پەیامی خۆم لەلایەنی هەموو خۆشەویستانمەوە هاوڕێیانم کە دوێنێ ئێمە مەقابلەمان لەگەڵیان ناکرد گەینم کە بەڕاستی ژن ئێمە داخوازیمان ئەوەیە لە جەوامعە کە نەفەری سێومی ژیان نەبین بە دوومین کەس نەناسین بەرابەریمانەوێ هیوادارم کە لەم بەرابەریە بتوانین پەیامێک باشتر بە هەموو کەس بگەینین و ئەم هەشتی مارسیشە پێشکەش بێ ئەم گوڵە نازانم وڵایی نەوەڵانیمە ئەم گوڵە نازانم کێ دایبە من لەسەرەوەی کە پرسیار کرد پێشکەشیکەمەوە پێشکەش یەکەم بە پرشنخان زۆر هیلاکە بێ لەگەڵێمەیە دەستویچاوی خۆش بێ ئەوەیش کە دای بە من نایناسم مەمنون تایبەتی لە یەکەم قوربانی تۆ بم دەستەکان خۆش قوربانی تۆ بم بەسا سڵاو کاعلیگەر سڵاو لە ئێوەش و لەم ڕۆژە جوانە لە هەشتی مارسە چیت هەیە بۆ خانمان وەڵایی طبعاً خانمان نیوەی کۆمەڵن خانمان تاجی سەرمانن خانمان نەبێ کەس نابێ پیرۆز بێ ئەم ڕۆژە لەیان و بەڕاستی ڕۆژێکی زۆر خۆشە سپاس هیچمان پێشکەش ناکەی لەم ڕۆژەیە وەڵایی چیتان پێشکەم ئەوە جارێک تۆزای گۆران یەڵین و خزمەتدانە دەستەکانە خۆش چاوی منن بەڕێزن بەڵێ ئەزیزان ئێستاش دەرهێنەری بەرنامەی لەگەڵیان کە بەڕاستی زۆر ماندووە لەگەڵمان کاکڕێباز لێرەیە ئەمانە بزان چی هەیە لە هەشتی مارسە سڵاو کاکڕێبازیان سڵاو نیاخان لە هەشتی مارسە چی هەیە بۆ خانمان وەڵای لەم ڕۆژە پیرۆزباییەکی تایبەتمان هەیە بۆ یەکەم بۆ هاوسەرم دوم بۆ ئێوە و بۆ هەموو ئافرەتانی ژیان ڕێزمێ ئەمڕۆ چی کرد بۆ هاوسەرەکە و یعنی سوپرایز شتێکە بۆ نەکرد وەڵای سوپرایزێکم بۆ کردەوە نهێنی بێ بانهێنی بێ بەرنامەکە نبینە جارێکە بۆمان کرد بێ دەکەین بەختەوەی من هەموو
سپاس دەکەم نیاکان لەگەڵ ێواشە زۆر سپاس بەڵێ ئەزیزان ئێستاش کەنارخان و خاتوڕیڤان لێرن کە هەردووکیان جێدەستیان دیارە بەڕاستی کەنارخان سڵاو دەبێت سڵاو لە ئێوەش لە هەشتی مارسا چیت هەیە بۆ خانمان پیرۆزبایی لە هاوڕێکەزەکان مەکەم بە تایبەت لە خانمانی خاوەن پێداویستی و هیوادارم ئەم ڕۆژە ئەگەرچی پیرۆزبایی لە یەکەکەن ڕۆژی هاوبەشمانە یادی ناخۆشی تیانەکەینەوە چونکە بەردەوام ژنە کوژرێ و ئەسووتێنرێ و خۆی ئەسووتێنێ و ئازارە درێ هیوادارم وا بێت کە نمونەی قوربانیەکانی ژن ئەوەندەکەم بنەوە نەتوانی ناویان بێنی دەستەکان خۆش کەنارخان خاتوڕیڤانێکێکە لە هونەرمەندەکان کە تازێتە بواری هونەرەوە ئومێد دەکەین سەرکەوتوو بێت و جێگەی دیار بێت سڵاو خاتوڕیڤان گیانم کاتەوە باش باشتر بۆ تۆ چیت هەیە لە ڕۆژی ژنانە بۆ خانمان پیرۆزبایی لە هەموو خانمانەکەم ڕۆژێکی خۆش بوو هیوادارم تونند و دژی ئافرەت نەمێنێت هیوای سەرکەوتنیان بۆ خوازم هەر ئەونا دەستەکانە خۆش سپاس ئەزیزگەلی بینەرگەی بەنامەیە گەڕیان ئێستا پەردانی لە مجریەکان خۆیانە ئەوەی کە سوالی جوابی لە گشتی کرد ئێستا بزانین خۆی چ جوابی کەس بۆ سوالەکان نێمە بەرمون بابڕین بۆ لای سڵامیان گەم یانگیان تۆ زەحمەتۆ کێشە مستاقبەتە گشتیا کرد کەی ناکارێمەش حەزەکەم بزانین لەم هەشت مارسا چەند کەس ڕۆژی کرد پیرۆزبایی لە تەواوی خانمانی دیگە ئەکەم لە ئێوەی ئازیز خۆشەویست ئومێد دەکەم هەموو خانمان بێنە بواری هونەر ئەو بواری کە حەزیانێتی پەرەی پێ بدەن ئومێد ئێوەتان بۆ بکەم هەروانی سوپاسش بێنێ گۆرانی نازانم ئەو گۆرانیە مەمنون تەشەکرەکەین لە ستاف گەڕیان واقعان هیلاکەون بە هەرچیشتمانەوە لێرە و لەلایەن گەڕیان میدیاوە ئەم هەشت مارسە پێشکەشەکەی نەم جەژنە بە هەرچیژنە و ئومیدوارم کە ڕۆژێ خۆش بێ جەژنێ خۆش بێ بۆیان بەڵێ خۆشەویستان وەک بینیتان بەرنامەی ئەم هەفتەیەمان جیاواز بوو لەسەر هەشتی مارس بوو بەڕاستی ڕۆژێکی تایبەتە خۆشمان خانمانین من و پرشنخان هاوکارەکەم ئەکرا بەرنامەی لەسەر بکەین ئومێد دەکەین خانمان ئەو چالاکیانەی هەیەە پێشکەشی بکەن ئەو حەز و خولیای هەیەە بتوانن خوێنی تیا ببینەوانەیە ئومێد دەکەین کێشەی تونند و تیژی ئۆشتانە شکەم بێتەوانێ خۆشەویستان و ئەزیزان هەتا بەرنامێکی دیکە پێتان شادەبمەوانێ خواتان لەگەڵ ماڵ ئاوە